وەک بەڕێستانەزانن هەفتەی پێشوو لە ئەنجامی ئەوەی کە ڕێژەی نەخۆشی کۆرۆنا لە شارەکەمانە بە خۆشبەختانە کە بە ڕێژێکی زۆر بەرچاو داوەزی بەوەش خەستخانێکی مەبارانمان داخست و تەنانەت شوێنی دابڕگە ئەوەی کە پێمانەوت عەزل ئەو نەخۆشانی کە بڵێن گوان لێکراو بن لێ داخڵمانەکردن ئەویشمان لا بردووە لە ئەنجامی ئەوەی کە ڕۆژانە ئێمە کە فەحسەکەین ئەو نەتیجەن کە بەدەستمانەگاتەوە ئەگەر جاران بۆ هەفتە فەحسمان وەرگرتای لە هەفتاکە نزیکی 50 پۆزیتیڤە بوو بەڵام خۆشبەختانە نزیکەی 15 ڕۆژ زیاترە ئەو فەحسانی کە بۆمان دێتەوە لە ڕۆژێکا 2 کەس 3 کەس پۆزیتیڤە بێت ئەوانش وەزعیان باشە و ئێستا حالیان بە هەموو نەخۆشخانەی ئێستا تەنها نەخۆشانەی بەکارهێنین کە ئێستا تەنها 3 نەخۆشمان داخڵە لە ناو نەخۆشخانەکەیە وەک ئاگادار نەخۆشیەکە هەر هەیە تا ئێستا ڕێژەیەک هەر ئەگەر 1 کەس و 2 کەسیش بێ هەر هەیە ئەوانن کە نیشانەکانیان تۆزێک زیاترە و دێنە خەستەخانەکان ئەکید ژمارەی تریشمان هەیە کە وەکو هەڵگرا هێشتا ئەوانە دیاری نەکراون لەبەرەوە ئێمە هەرداوە لە هاوڵاتیانەکەین زۆر تێکەڵاوی قەڵەباڵغی دروست مەکەن و چەند مەجال هەیە ماسک و دەستکێش ببەستن خۆپارێزی بکەن وەکو ئەوەی کە پێشتر کردویانە بۆەوەی بەشکم بە یەکجاری نەجاتمان بێ ئەم نەخۆشیە خۆشبەختانە زۆر کەم بووەتەوە یعنی حتا بۆ پێرە هیچ نەخۆشێکمان نەبوو دوێنێ 2 حاڵەتیمان پۆزیتیڤ بوو بۆ ئەم ڕۆژ 1 حاڵەتمان پۆزیتیڤ بووە لەبەر ئەوە ئەمە پێمانەڵێت کە ئیشەڵا نەخۆشیەکە لە بەشکم لە کۆتایی بێ و ئیتر جارێکی سەر هەڵ نایەتەوە